خەبات و ناڕەزایەتی ڕادیکاڵ و ڕێکخراوی پەرستاران. وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی نیزام پەرستاری چەند ڕۆژ لەمەوە بەڕای گەیان کە کۆچی پەرستاران وەستاوە. محەممەد شەریفی مقەدەم سکرتێری گشتی خانەی پەرستار ئەم ئیدعای بە چاواشەکاری ناوبرد و وتی ئەوان دەیانەوێت وانیشان بدەن کە وەک ئەوەی کێشەکانی پەرستاران چارەسەر بوو بێ و چیتر بیر لە کۆچکردن ناکەنەوە، بەڵام وانە. سکرتێری گشتی خانەی پەرستار وتی کە جارێک دەڵێن کۆچی پەرستاران بە ڕێژەی 35% کەم بۆتەوە، جارێک باسی وەستانی دەکەن و لە شوێنێکی تر هەواڵەکان باز لە ڕەتکرانەوەی کەیسی پەرستاران لەلایەن بەڕێوەبەرایەتی کۆچی دانمارکەوە دەکەن. هۆکاریم هەموو هەڵوێستە دژ بە یەک و پێچەوانەیە ڕوونە. حکوومەت توانایی یاخود ئیرادەی چارەسەرکردنی کێشەی پەرستارانی نییە. بەوتە یەکێک لەو پەرستارانەی کە کۆچیان کردووە بۆ دانمارک هاوپیشەکانی لە ژیانیان ڕازین. سکرتێری گشتی خانەی پەرستار دەڵێت ئێستا کێشەکانی پەرستاران لە وڵاتی ئێمە یەکجار زۆرن، پەرستاری لە قەیراندایە. ئەو دەڵێت ژمارەیەکی بەرچاو لەو پەرستارانەی کە دەرفەتی کۆچکردنیان نەبووە و یاخود لە هەوڵی ئامادەکردنی پێداویستیەکانی سەفەردان خانەنشین بوون یاخود پیشەکانیان گۆڕیوە. بە قسەی ئەو ئێستا 60,000 پەرستار دانیشتن لە ماڵەوەیان پێ باشترە لە چوون بۆ شوێنی کارێکی قورس و تاقەت پڕوکێن لە بەرامبەر هەغدەستێکی زۆر کەم و پڕکێشە و هەڵاواردن. ئەلبەت ئەو پەرستارانەی کە لە ئێراندا ماونەتەوە جگە لە گۆڕینی پیشە و یاخود خانەنشین بوون لە پێناو بەدەستهێنانی ویست و داواکاریەکانیاندا لە دژی دەسەڵاتداران و بەرپرسان دەستیان داوەتە خەبات و تێکۆشان. ئەمیری جەواهیری لەنگرودی لە وتارێکدا لە ژێرناوی کێشەکانی پەرستاران بەرگری کارانی تەندروستی کۆمەلگا بناسین نووسیوێتی کە پەرستاران ناڕەزاییەکانیان لە ساڵی 76ەوە دەستی پێکردووە و ساڵی 1389 خەبات و ناڕەزایەتی پەرستاران گەیشتە لووتکە و لەو ساڵەدا گەلێک کۆڕ و کۆبوونەوەی ناڕەزایەتی بەرینیان ڕێکخست. ئەو هەروەها لە درێژەی قسەکانیدا دەڵێت کە لە سەردەمی کۆرۆناشدا کۆمەڵگە شایەتی ناڕەزایەکانی پەرستارە پەیمانی یاخود گرێبەستی 89 ڕۆژەکان لە ئاستە جۆراوجۆرەکان لە ڕەشت، شیراز، تاران و هتد بوو. بەوتەی ئەو هەروەها بە گوێرەی هەواڵەکانی ڕۆژمێری کرێکاری لە سەرەتای 1402 بەملاوە هاوڵاتیان شایەتی ناڕەزایەتی بەردەوامی پەرستاران لە پارێزگاکانی یەزد، کرماشان، تاران، پارێزگای ناوەند، کوردستان، قەزوێن، ئازەربایجانی ڕۆژاوا، گیلان، ئیسفەهان، مازەندەران، خوراسانی ڕەزەوی و کۆکیلویە و بۆی ڕەحمەد لە شارەکانی یاسووچ، ئیسلاماوەی ڕۆژاوا، بابل، عێراق، مەشهەد، سنە، ڕەشت، کاشان و ورمێ بوون کە دژ بە دۆخی خراپی خۆیان و بۆ بەدواداچوونی ویست و داواکاریەکانیان هاتوونەتە سەر شەقامەکان. ویست و داواکاریەکانی پەرستاران بە گوێرەی هەر ناوچەیەک جیاوازیان هەیە، بەڵام دەتوانرێت لەم چەند خاڵەی خوارەوەدا کورد بکرێنەوە. زیادکردنی هەقدەست، وەرگرتنی هەقدەستە دواکەوتووەکان، نەهێشتنی ئیزافەکاری ناچاری و ڕاستکردنەوەی هەقدەستی ئیزافەکاری دڵخوازانە، نەهێشتنی هەڵاواردن و گەندەڵی لە نەخۆشخانە و ناوەندە پزیشکیەکان، زیادکردنی هێزی کار لە ڕێگەی دامەزراندنی پەرستاری نوێوە، زیادکردنی قەرەوێڵەی نەخۆشخانەکان و بە فەرمی ناسین و ڕاگەیاندنی پیشەی پەرستاری وەک کارێکی قورس و زیان بەخش. خەبات و ناڕەزایەتیەکانی پەرستاران بەردەوام سیاسیتر و ڕێکخراوتر و داواکاریەکانیان ڕادیکاڵتر بووە. هەندێک لەم خواستانە بە بۆنەی ڕۆژی پەرستار لە بەیانیەی ئەنجومەنی هەماهەنگی ناڕەزاییەکانی پەرستاران داخراونەتە ڕوو. پەرستارانی پێشڕە و خۆیان بە بەشێک لە چینی کرێکاردا دەنێن و خوازیاری نەهێشتنی چەوسانەوە، ڕێزگرتن لە کەرامەتی پەرستار، ئازادی ڕێکخراوە و هەڵوەشانەوەی سەزای ئیعدام بوون. شۆڕای هەماهەنگی ناڕەزاییەکانی پەرستاران لەگەڵ 6 ڕێکخراوی کرێکاری، ژنان و ئازادی خوازان مانگی پوشپەڕی 1403 بەیانیەکیان لە ئیدانەکردنی حکمی ئیعدام بۆ شەریفە محەممەدی بڵاو کردەوە. ئەوان لە بەیانیەکەدا ئیعدامیان بە قەتڵی حکوومەتی ناوبرد و خوازیاری هەڵوەشانەوەی حکمی شەریفە، هەڵوەشانەوەی ئیعدام و
ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی بوون. خەبات و ناڕەزایی پەرستاران لەلایەن شارۆمەندانەوە پشتگیری لێکراوە و ئەوانیش پشتگیریان لە خەباتی چین و توێژەکانی دیکە کردووە. شۆڕای هەمەهەنگی ناڕەزاییەکانی پەرستاران ڕۆژی حوتی جۆزەردانی 1404 لە ڕێگەی بەیانیەکەوە لەگەڵ دەڕێکخراوی تر پشتیوانیان لە مانگرتنی شۆفێر و خاوەن بار هەڵگرەکان کرد. لە بەشێک لەم بەیانیەدا هاتووە ئێمە درود دەنێرین بۆ شۆفێرە مانگرتووەکان و ڕای دەگەیەنین خۆشەویستان، ئێمە ئازارێکی هاوبەشمان هەیە، گرانی نەبوونی دابینکردنی کۆمەڵایەتی، هەژاری، گەندەڵی، سەرکوت، دزی و تاڵان و برۆ وە چەوسانەوەی کۆی لە ئاسا پێویستی بە هاوپشتی و هاودەنگی ئێمە کرێکاران و خەڵکی بێبەشی ئەم کۆمەلگایە هەیە. لە بەشێکی تری بەیانیەکەدا هاتووە ئەمڕۆ یەکێک لە قەیرانە گەورەکانی وڵات بریتیە لە بڕانی بەردەوامی کارەبا کە کۆمەلگەی پەکخستووە و شەپۆلێک لە گرانی، بێکاری و هەژاری مطلقی بە دوای خۆی داهێناوە و سەرەڕای ئەوەش قسە لە بڕانی تەواوی کارەبا لە یەکمانگی داهاتوشدا دەکرێت. ئەمانە هەموو لە زمرەی هۆکارەکانی ناڕەزایی ئێمە خەڵکی ئەم کۆمەلگایەن. پەرستاران بەشێکی گرنگ و کاریگەرن لە چینی کرێکار و هێزی هەرە گرنگی دابینکردنی تەندروستی کۆمەلگان. تا چەند ساڵ لەمەوبەر ڕژیم هەوڵیەدا لە ڕێگەی بەڵێنی بێبنەما و هەڕەشە و گوڕەشەوە خەبات و ناڕەزایەتیەکانیان لاواز بکات. پێبەپێی ڕادیکاڵتربوونی خەبات و ناڕەزایەتی پەرستاران و هاوکاری ئەوان لەگەڵ بەشە خەباتکار و مافخوازەکانی تر بەرپرسانی ڕژیم ترسێکی زیاتریان لە دڵ نیشتووە. بەم هۆیەوە هاوکات لەگەڵ پەرەپێدان بەسەرکوت، پڕوپاگەندە و بڵاوکردنەوەی هەواڵی درۆینەش سەبارەت بەوانی پەرەپێداوە کە ئاکامی پێچەوانەی لێکەوتوێتەوە.